مامۆسا پێما بێ لە ناوبڕەکە ویستە قسەمان بۆ بکەیت جان مامۆسا. من پرسیارم لە دکتۆر ئارازە بە تایبەت لە بواری پەروەردە. باش دکتۆر جان باشە کە پشوەکان دەکرێت بە تایبەتی فەرمیەکان و نافەرمیەکان بۆچی خوێندنی باڵا و پەروەردە پەیوەستە بە دایرەکانی ترەوە بە نمونە دەبکرێتە پشوو باشە وەزارەتی کارەبا یان وەزارەتی هەر وەزارەتەشکا باشە بۆچی پەروەردە ببێتە و قوربانیە قوتابیەکانمان لە خوێندندا ببڕێن و لە ڕووی مەنهەجەوە زەختیان دەکەوتە سەر وەکو لاجانخان باسی کرد بۆچی وا ناکرێت پشوەکانی خوێندنی باڵا و پەروەردە جیا بکرێتەوە. باشە ئەوە تۆ جوابی تۆ یا من جوابی بم وڵات تۆ جوابی بە طبعاً پێشنیارەکەت پێشنیارێکی دروستە پێویستە ڕەوشێکی تایبەت بە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا دروست بکرێتکەوە بە تایبەتی بۆ ئەو پۆلانێکەوە پۆلی دوازدەن مەسیری 12 ساڵی ئەو قوتابیانێکەوە لە پۆلی دوازن مەسیری 12 ساڵی خوێندنیان لەسەر ئەو ساڵەیە بۆی خوێندنەکانیان نەفوتێ لایانی کەم دەبێ ئەوانە بکرێنەوە بەر خوێندن بۆی بتوانن پێڕا بگەن ئامانجی خۆیان بپێکن لە تاقیکردنەوەی وزارەکان کە هەیە گرنگە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا جیا لە بەرنامێکەوە حکوومەت دایدنێ پشوەکانی کەم کاتەوە هەروەک باسم کرد چونکە ئێمە 200 ڕۆژی خوێندن لە هەرێمی کوردستان من بڕوان ناکەم بەدیکرا بێ هەندێک لە قوتابخانە نێودەوڵەتی و ئەهلیەکان مەجای ئەوان تێدا هەیە و زاونیمە لە ڕۆژانی شەموو قوتابی دێنەوە بەڵام لەسەر ئاستی قوتابخانە حکومیەکان نەمانتوانیوە ئەوە بکەین لەبەر ئەوەی کەوا زەختی لەسەر قوتابخانەکانمان هەیە وە دیوی دووەمی وەڵامی پرسیارەکەش ئەوە بوو کە لاجانخان باسی کرد یعنی ئەبێ ئەو کەسانی کە لە دەسەڵاتان بە تایبەت ئەو دوو وەزارەتی کە جەنابە باسی کرد پەروەردە و خوێندنی باڵا کە دوو وەزارەتی زۆر هەستیارن ئەبێ ئاستی بیرکردنەوە و تێڕوانین و تێفکرین و دەوڵەتداری و بەڕێوەبردنیان زۆر لەسەر و ئێمەوە بێ بەڕاستی کە بەداخەوە وا نایبینی بورە مامۆستالاجان هەندێک جار دەبینی وەزارەتێک وەزیرێکە گەڕن جێگای چاوەڕوان نییە ئەڵێن ئەو وەزیرە گۆڕانکارێکی بنەڕەتی لە وەزارەتە داکا بە تایبەتی لە پەروەردە و لە خوێندنی باڵا من زۆر دژی ئەوم گۆڕانکاری بە تاکێک ناکرێ وەزیرێک ئەگەر هات وەزارەتێکی وەگر بە تایبەتی پەروەردە یاخود خوێندنی باڵا ناتوانێت ئەو گۆڕانکاریە بنەڕەتە بکە کەچی ئەو کەسانی تر ماوەی چەند ساڵێکە لە وەکو بەڕێوبەری قوتابخانە بەڕێوبەری پەروەردەی قەزا ڕاگری کۆلیژ مدیر عام جێگیری مدیر عام لە شوێنەکانی خۆیان ماوە نانتوانیوە ئامانجەکانی خۆیان بپێکن بۆیە گۆڕانکاری بنەڕەتی ئەساسە کەسانی پەروەردەکار جگەل لە ئەو بڕوانامەی کە هەیەی ئەبێ لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی خوێندنی باڵا هەبن پێش ئەوەی ئەو لەسەر ئەساسی بنەمای تەسکی حیزبیە لەسەر علاقاتی شخصیە ستاندارد هەیە بە پێی زانیاری تۆ ستاندارد هەیە بۆ پشووی لە ناکاو ینی ستاند با بڵین با کەشوهەوا بە نمونە بینینەوە ستانداردێکی جیهانی هەیە بڵێ کاکە ئەگەر پلەی گەرما گەیشتە ئەم ئاستە لە گەرما پشوو بێ و ئەگەر گەیشتام ئاستە پشوو نەبێ من شتێکوام نەزانیم وەنیە شتێک نیە بەس ینی دوای ئەوە کە تۆ بانی لە خەو هەستایی کە بلافاو بوو قابلە تۆم ناڵەکە بنێریتەوە بۆ مەکتەب ئەسڵان جاری وا بووە من پار ئەمە ڕوویە جاری وا بووە ئەنووت سبینێ لافاوە ئەو ڕۆژەی کە پشوو بوو لافاوەکە نەبوو ڕۆژی دوای ئەوە لافاو بوو کە دەوام هەبوو بەڕاستی پار ئەوە ڕوویە ڕاستە و حاڵەتە ڕوویدا وەنیە یعنی ئەمە ناکرێت بە گوگڵ و بە شاشەیەکی مۆبایل میلەتێ پێش و دوا پێ بخرێت بەس کاک دەرونێمە بوو بەس ینی باس تەنها لە لافا و لە باران دەکەین لە بەفر دەکەین خۆ هاوینان ڕێژەی پلێگەرمیمان زۆر جاران دەگاتە سەروی 50 ئەنە دی فەرمانبەرەکان ئەنی بەڕاستی من پێم وایە ئەوەندەی کێشەی پشوو لە ڕووە کارجێڕی ئیداریەکەیە لە ڕۆی پەروەردەکە و خوێندنی بەڵاکە نییە چونکە من لە یەکەمین جاریش باسی لەوەم کرد کە گوتم ئێمە نابی تیش بخەینە سەر ئەوەی مەنهەج دەبێت تیش بخەینە سەر ناوڕۆکی ئەو بابەتانەی کە دەخوێنین و کە دەمانەوێت فێری خوێندکار بکەین چیە دوای بابەتێکی تری زۆر گرنگکەیە خوێندکارانی پۆلی 12 ینی خوێندکار هەر لە سەرەتای تەمەنی منداڵی و یەکەمی ڕۆژ دەچێت تا یەکەمین هەنگاو دێنێت بۆ ناو پۆلێکی ڕێک وەکو لایەنێکی دەرونی لە مێشک و لە دڵ و دەرونی دەچەقێنن هەموو داهاتوت لەسەر پۆلی 12 بۆچی ئێمە وا لەو خوێندکارە بکەین کە هەموو داهاتوی ئە خوێندکارێ لەسەر پۆلی 12 بوو باشە لە پۆلی 12 خوێن و مەکتەب بینە دەرەوە تۆ باس دەرەجەی حراری 45 و 50 کرد و باسی فەرمانبەرەکە چی بکەی بەڕێی تۆ گەر تۆ دەسەڵات بەدەستبی هەر لەگەڵ گەیشتە پەنجاب بۆیانەکەی بە پشوو
یان نەخێر سپلیتێکیان بۆ دانی فێنچانەکەیتەوە من پێم وایە بەر لەوەی کە ئەو بڕیارە بدەم بڕیاری گرنگتر هەیە ئەویژۆی لە ڕووی ئیداری و کارجێڕیەکەی من چۆن بتوانم ڕێخستنە بکەم لەگەر ئەو حاڵەتە لە ناکاوانە من پێم وایە ئەگەر تۆ دەوڵەتداریەکی تەندروست و سنجین بێ بیر لەوە ناکاتەوە لە ساڵێکە ئەگەر دەڕۆژ دەرەجەی حرارە پەنجا بێ بیکا بە پشوو ئەو خەڵکە ماڵ وێران کا و کابرا جاری وایە لە چەمچەماڵەوەیە بۆ چوزانم لە شوێنێکی گەورەوەیە بۆ دایری مرور خۆیەکا بە داری مرورراڵە نەمڕۆ پشووە وەسڵ نابڕین فلان مۆزەف مردووە لە تازیەکەی ئەوەن یعنی ئەمانە شەیە بەڕاست دەرن بەڕێی من ئەوێ استیغلال کرێ کاتەکانی استیغلال کرێ ینی بۆ نمونە زۆر نۆرماڵە ئەگەر سەرمایەکی زۆر هەبێ و خەڵک لەگەڵ یاڕانێت و دەوڵەت نەتوانێت گەرم کەرەوە کارەبادابین بکە بۆ فەرمانگەکان تا ڕادەیەک نۆرماڵە کە بتوانێت پشوڕا بگەێنرێت لەگەر حاڵەتێک بێ کە داوامی تیانەکرێ بەڵام ئێمە ئەنی کاتی گونجاومان هەیە کە ڕۆژ درێژە و ڕۆژ بە تایبەتی لە بەهارانە لەو وەرزانی کە هیچ ئامێرێک پێویست نییە نەبارانە نەبەفرە هیچ پێویستە بەوەن ینی بۆ نمونە حکوومەت استیغلالی کاتی ئەوە ناکایت ئێمە دیقەتی ئەومان ناوە ڕۆژانە کاتچین بۆ سەر ئیشەکانمان بۆ سەرکارەکانمان ئەبینی لایەنێکی پەیوەندیدار جادەیەکی لە سەعات هەشتا حەفر کردووە ئەوێ چاکی بکاتەوە تا سەعات دوو ناچێت کاتی شەو کە کاتێکی گونجاوە کە کەسی لێ نێجادەکە استیغلالی ئەو باشانی تۆ ئێوەمانان هەمومان من ینی من بۆ خۆم پێم بەلای پرۆژەکانە سیرەکەی پرۆژە هەیە لە سلەیمانی و هەولێر و دۆک و مشارەکان باشە ڕێک هەشتی بەیانی دەسی پێکەن بۆ 4 عەسر کە ینی قەرەباڵەخترین کاتی دەوام و هاتوچۆی خەڵکە سیرەکەی لە 4ەوە دوکات بە پاچێکەوە خەریکی 1 بردن 2 کیلۆمەتر درێژە لە 12 بۆ هەشتی بەیانیەکە کاتیەوە ئیشی جەنابتە ینی 12 بۆ هەشتی بەیانی کاتی زێرینی پرۆژە گشتەکانە لۆدی لەسەر نییە لۆدی لەسەر نییە پێچوانەوە خۆ دەبێت لەو شوێنانە ئەو کۆمپانیا و ئەو جهاتانێکەوە لە بواری بیناسازی کارەکە نەبێ ڕۆژەکانی پشوو بقۆزنەوە چکە هاتوچۆ و هەمووشۆ کەمترە بۆ ئەی زیاتر پرۆژەکانیان بە ئەنجام گەن ئەوە بۆ حکومەتی سوودی هەیە بۆ وەزارەتی شارەوانی بۆ نمونە گوخشەرت نییە یعنی دەتوانێت گروپ هەبێ ئەتوانی تەقدیری ئەو فەرمانبەرانە بێ کە لە ڕۆژانی پشوویشەکان بە ڕێز و سپاس بێ بە پاداش بێ مەشروع هەیە لە جادە دەتوێت جادەیە چاپ بکەیت کە پشووە و هاتوچۆ کەمترە ئەبێ وەزارەتی شارەوانی پلانی هەبێ و بەرنامەی بێ و ڕۆژانە ئیستیغلال بکە بۆ گەیاندنی خزمەت بە شارەکەی بە گوندەکەی بە کۆمەڵگاکەی ئەوانە زۆر ئاساسە ناکرێت ینی ئێستا ئێمە تۆزە لەم بەرنامە من عقلیەوەم پێشکا درکم بۆ کرد کە بۆ نمونە هەندێک پشوو کۆمەڵە شوێن نەگرێتەوە ینی بۆ نمونە خەریکی دروستکردنی پردێکن لە ناو جەرگەی سلەیمانیا با جەژنیش ئەو بەڕێزانە نەگرێتەوە کە خەریکی و پرۆژێن بەس کاک دەرون خۆی وایە ئەگەر سەیری بکەی لە ڕۆژی جەژنی کرێکاران لە خاوەن کارەکان لە ماڵەوە لە پشوونە بەڵام کرێکار لەسەر شەقامەکانن کرێکاری دەکەن لایەنێکی تری گرنگە من پێم وایە پەیوەندی بەلایەنە کارگێڕی ئیداریەکانمانەیە کە زیاتر ئەوانەی کە لایەنە تایبەتیەکان کار دەکەن بۆیە بەڕای من دژی پشوو دەگەڕێنەوە چونکە زیان بە کارەکانی وان دەگەینێت بەڵام ئێمە دەتوانین بۆ نمونە جارێک کەسێکە مامەڵەیەکی لە دادگاکان لەسەر 1 ڕۆژ هەفتەک لەوانەیە ڕاوەستیتن ئەگەر ئەو ڕۆژە ئیمزاکەی بکرابایە هەفتەک مامەڵەکەی دواتر دوانە دەخرا بۆیە هەندێک حاڵەت ئێمە دەتوانین لێرە چارەسەری تایبەت بۆ نمونە بۆ دام و دەستگاکانی ئەوانەی بە پەیوەندی بەلایانی خزمەت گوزاریە بە ئاسایش و ئارامی هەیە کورتەکەی ینی پشوو ئەوەنە بڕیارێکی ئاسان نییە تۆ 12 شەوەیەی بەڕاستی ڕاستە وە نییە یعنی من ئاوە بانی مەعاملەکەم سەفتە کردووە چم بۆ پاسپۆرت چم بۆ ئۆتۆمبیلەکەم ئەخەمە سەر ناوی خۆم چوزانم مامەڵەیەکم هەیە یا حادیسەی بەسیتە کردووە خۆ بۆ ڕۆژەدا لە سجنابی تاکۆ ئینتەوا تا پشۆکەتەوە ئێستا کردویانە بەهین ئێستا مەسەلەن ئەو داوایی کە ئەگەر تۆزێ واستە شتی لە پشتەوە بێ نیۆڕۆی پێنجشەمە ئەی جوڵێنن بۆی کە شەمە و یەکشەمە بۆ خۆ تایبی ئێوە ئاڵێن چی و با ئێوەش قسەیە بکەن وابزانم کوا مایکەکە لای چێە خانمان با قسەمان بۆ بکەن ئەگەر ئەتوانن یەڵا باش جەنابە مایکەکە پێ بوو فەرموو تۆ چۆن پشووە بینی یا چی فێر بووی لەو گفتوگۆی ئێمە وەکوەوەی گوێمان لە ئێوە گرت و بێکەوە قسەشمان کرد سەرتاش منوە خۆمە خوێندکارێک باش لەو بڕواایەم هیچ خوێندکارێک نەبێ کە دڵی بە پشوو خۆش نەبێ
وەڵا ڕاستەکە لەگەڵ ئەوەشدا ئێمە وەک لێرە خوێندکارین لە بەشە ناوخۆیەکان ڕاست هەندێک جار ئەو ڕووداوان بەسەر هاتووە بۆ بەیانیەکەی کە تاقیکردنەوەمان هەبووە بەپێی کەناڵەکان و بڕیاردن و هەواڵ بڵاوەکەنەوە کە زۆربەشیان فەرمینین ئێمە تا 12 وەستاوین نەزانی بخوێنین بۆ تاقیکردنەوەکە یان نەخوێنی ڕاست و بەسەریشمان هاتووە کە تاقیکردنەوە هەبوو چوینەتە دەوامیش لە ناو دەوام تاقیکردنەوەکەمان نەکردووە بۆ تەپشووی فەرمی ئەنی ئەو شتانە زۆر ناخۆشەیان کە تۆ چاوەڕوان بی تا 12 شەو بڕیار دەرەچێت باش لاجان خان ئەڵی چی لەگەڵ ئەو قسەیاڵی یەک خوێنکار نییە ئەمە قسەی ئەوە وەڵای من یان تۆزێکیش هاوڕام لەگەڵیان باڵێ کاک دەروون لەبەر ئەوەی مرۆڤ کاتێک کە ئێمە خوێندکار دەچێتە خوێندنگە دەچێتە زانکۆ مێشکی ماندوو دەبێت باشە جەستەی ماندوو دەبێت پشوو خۆی چێ پشوو بۆ ئەوەیە کە ئێمە مێشکمان تۆزێک ئارام بێت جەستەمان ئارام بێت بۆ ئەوی تا بتوانین گەشە بە بیرکردنەوەکانمان خۆشەوا بووی لە خوێندنە بێگومان هاوکار تۆشوا بووی وڵی خۆی خوێندن بەرپرسیارەتی ینی ئەگەر بۆ نمونە ناوی لێو نێنەی تاقیکردنەوە یا ناوی لێنە نە بۆ پشوو خۆش بوو بەتاکیت بۆ مامۆستا تۆش لای تۆ ژوا بوو پشوو بڵێ ئیسراحەتێکە بە ئینسان مامۆستا میچاش بۆ پرسیارەکە بۆ جوابەکە مەکە بڵێ کە کاتێک خوێنکار بووی زۆری شە خوێندنەوە کە ئانوت بەیانی پشووە وەڵا وامان لێ هاتوو بڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار لە سەردەمی ئێمە کە ئێمە قوتابی بوون پشوو زۆر کەم بوو بەڕاستی ئەو هەموو پشووە نەبوو قەناعەتکە ئەوەم باشە کە ئەبوو خۆش بوو کە ئەبوو چونکە کەم بوو حەزت لی بوو بەڵام ئێستا بە شێوەیەکی بەربڵاو پشوو هەیە لە ستانداردە جیانەکان دەرچوو بە شێوەیەکی باش جان شەیتر لە خسمەتی خانم جان ئەمە لای تۆش خانم دەی دەمەوێت لەو زۆنەی خۆمان کە قسە بکەم بۆنێ ئەوەی ئێمە لێرە هەم زۆر بەمان تەڵەبین باشە کە خاڵێک وەبزانم کەسمان هێشتا ئاماژەمان پێ نەدا لەوانەیە لەو داهاتوێ نزیک باسی بکەن ئەوەیە لایەنێکی ئۆپتیمیستیکی پشوو باز دەکەم لایەنێکی پۆزتیڤی پشوو ئەمە دەتوانین کە حکوومەت شوێکی 15 ڕۆژی یان مانگێکی لە بۆ تەڵەبەکان تەرخان کرد تەڵەبێ ئیدی هەر ئینسانێکی مەدەنیە باشە خاصن لە بۆ گەنج ئەتو دەتوانی لەگەڵ خۆدانیشی قەرارەکی باش بدەیت لە مودەی ئەو پشووە وعدێک بە خۆت بدەیت سکیلک فێربی باشە ئینجال بەخۆم تەڵەبەی هەندەسەم تۆی لەوانەیە خۆت فێرە دیزاین بکەی خۆت فێرە زمانێکی لانگویجێکی کۆدینگ بکەی خۆت فێرە زمانێک بکەی باشە تەماشای چەند شخصی باش بکە کە مەسەرەن لە پشووەک ئەو هەلیان و قۆزی باشە ینی تۆ ئەڵەی من با بڵین ماکیاجێک بۆ قسەکانی تۆکەم ئەوەیە کە ئەگەر هەر قەرار بێ حکوومەت و لایانی پەیوەندیدار بە عەقڵێکی باڵا مامەڵە لەگەڵ پشوان نەکەن و بەدلی خۆیان پشوو بکەن با ئێمە عاقڵ بین با ئێمە ئەو هەڵەی ئەوان بۆ خۆمان بکەین بە سپەیسێک بۆ فێربوونی شتێک با تا سەعات 3 نیۆڕۆ لە جێگاکە خۆمان نەئاڵێنین ئەمە چییە پشووەک وا بێ ڕۆژی پێشتر شتێکی زۆر گەورەمان کرد بێ ئیشێکی زۆر قورسمان کرد بێ وەنیە یعنی تقریبەن ئەوش منتەقێکی تایە بۆ بینەریانی ئەگەر لایانی پەیوەندیدار میلەتەکەی خۆش نایە با خۆمان خۆش بوێ پرۆژەیەک بکەین لەو ماوەی هەفتە و 10 ڕۆژ و 8 ڕۆژە کە بەداخەوە نایکەین دەسەگانە خۆش من هەستەکەم لایانی پەیوەندیدار و هەندێک جار حیزبە سیاسەکانیش لە کوردستانە حیزبە سیاسەکان چێ با بڵین پارتی وێچێتی سەڵاتدار باشە بە پشوو هەندێ ڕۆژی خۆیان لە زۆنەکانی خۆیانە بەداخەوە کام قسەکەین هەندێ ڕۆژ پیرۆزەکەن بە پشوو ئەمە ڕۆژی ئەوەیە ینی بەداخەوە من کوڕی شەیدم هەتا ئێستا ڕۆژی شەهیدان لە بینی پارتی وێچێتیە ڕۆژێکی مۆحەد نییە ڕۆژی شەیدان یەکێتی هەیە کە لای من چ شتێک لە پێشمەرگە و لە شەید پیرۆسترە کە نییە بەڵام بەداخەوە ئەمەش کراوە بە 2 ڕۆژ ئەگەر قەرار بێ پشوو هەبێ لەو ڕۆژە ڕۆژێک لە سلەیمانی و زۆنی سەوزە ڕۆژێک لە هەولێر و زۆنی زەردە بەداخەوە بارحاڵ تاک دەروون هەتا ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان ناو نیشتیمانیانی و هەرێمەکەم دڵنیام لەوەی کە زانیاریان لە سەوەنی ئێمە کاتێک کە باس لە خوێندکار و قوتابی دەکەین
وا دەزانین ئەوەی سەر بە یەکێتی بی دەڵێت خوێندکار ئەوەی سەر بە پارتی بی دەڵێت ئەوە قوتابیان بەردامەی چێوێ ئەوە ئەوەش بەردامەی خۆی بە پێی یاسایەکە ئەملا بەڵێ. هەر ناویش نیشان جا خۆی وەزارەتی و ئەمان ئافرەتانە و ئەمە جا وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە خۆی بڕیارەکە وایە کە با بڵێن لە قۆناغی چەند تا چەند پێی دەڵێن قوتابی لە دوای چەند تا چەند پێی دەڵێن خوێندکار هیوادارم بەرنامەیەک بەڵام بەداخۆ ئێمە کاتێک کە باز لە خوێندکار دەکەن وا دەزانن تۆ یەکێتی کە دەڵێ قوتابی ڕێک پێچوانەوە تۆ پارتی ڕێک وایە لە بەرنامەکە منن دەجار هەندێک بەڕێزی ئۆدیەنس هەبووە و توێتی کاک دەروونەوە تۆ بۆ میشاڵی خوێندکاری و تومەکە کە تۆ ینی خوێندکاری زانکۆی دیان ینی من پێم وا بۆ دەستەواژەکەم ڕاست بوو قابلە من بەستمەوە بێت تۆی چێتیت بۆیە پێتەڵم خوێندکار و ئەگەر پارتی بی پێتەڵم قوتابی ئێمە ئەو زاد زۆرە زانیاری بیرکردنەوەمان نەبووە تۆ سەیریکە حیزبی سیاسی لە کوردستانە چی کرد ئێمە باسی پشومان کرد هاتی نەچوو هەمووی پێکەوە بەستراوە بەداخەوە کە حیزبی سیاسی دەسی ئەوە نا تومە لە ناو قوڕقڕاگەی بەشێک لە دواکەوتوەکە لە بانگەشەی هەڵبژاردنەکانیش دایەکێک خۆم لەوانەکە کاندید بووم بانگەشەی ئەومان دەکرد هەمیشە کە دەبێت دامەزراوەکانمان بە دامەزراوی بنێنەوە دوور لە دەستی حزبە سیاسیەکانمان پشوش بەڵام حزبە سیاسەکانمان هاتوونە ناو پرۆگرامەکانیشمە وەڵا بەداخەوە لە من هەمیشە ئەڵێم بە برادران ئەڵێم ینی ئەڵێم خوا باسی سیاست نەکەین نەک لە بەروی کە نەوێرینیان ناچاری بەڵام سیاست وێنەیەکی ئەمەنە خراپی پیشان ناوین کە بەڕاستی جورئەتێوێ باسی کاکە دەروون ببوورە سیاست دوێنە خراپەکەی پیشان نەداوین ئەو کاراکتەرانەی کە دەسەڵاتی سیاسیان لە دەستە ئەوان وێنە خراپەکەیان لە زهنی تاکی کورد چەسپاندووە و ئەوانی شنویان کردووە کە کۆمەڵگەیەک بەرهەم بێت کە کۆمەڵگەیەک بێ حەزی لە پشوو بێ حەزی لە خەو بێ دیوا بێ ئەگەر ئەمڕۆ نەچێتەوە بۆ فەرمانگەکەی عقوبەی هاوڵاتیەکی ئاسایی نییە عقوبەی هاوڵاتیەکی ئاساییەیە نەک عقوبەی حکومەتەکەی ئەو پێی وایە کە ئەمڕۆ ناچێتەوە بۆ دەوام عقوبەی حکومەتیەوە کە مەعاشی نایەوەت بەڵام عقوبەی ئەو هاوڵاتیە داماوە داوە معاملەیەکی خستوتە بندەسەوە نە فەیسبووکی هەیە نە سوۆشیال میدیای هەیە لە چەمچەماڵەوە لە کەلارەوە هاتووە بۆ سلەیمانی بۆ مامەڵەیەکی هاتووە بۆ هەولێر عقوبەی ئەوت داوە بۆ بشووە جان قوربان زۆر جار بێ باز دەواکەین کە سیاست کاریگەری لەسەر تاکو کۆمەلگا هەیە و لەسەر بنج و بناوانی ئەو وڵاتە هەیە بەڕاستی با پێ بڵم کە ئەو کاریگەریانە ڕاست و دروستن بۆیە گرینگە پارت و لایەنە سیاسیەکان ئەو کارکتەرانەی کەوا کاندیدیان دەکەن بۆ بەڕێوەبرنی پۆستە ئیداریەکان لە وەزیرێ بگرە هەتا گزیرێ کەسی شیاو بن لە شوێنی شیاودا بدرێن ئەو کارکتەرانەی کەوا کاندیدیان دەکەن بۆ پەرلەمان کە یاسات بۆ دادنێ ڕێچکەی ژیانت لە وڵاتە بۆ دادنێ دەبێت کەسی ئاکتیڤ و بەتوانە و یاساناز بێ لە بوارە جۆرا جۆرەکان ئێمە کۆمەلگای کوردستانیمان بە تایبەت ڕۆنتر بڵێم لایەنە سیاسەکان کۆمەلگای کوردستانیان لە کۆمەلگایکی پێشکەوتوو گەڕاندەوە بۆ سەر کۆمەلگایکی عشایرگەری ئەبێ کوڕی ڕێز عشیرەتێ بێت تۆ بیباندان پەرلەمان ئەبی کوڕی کوێخایە بی تۆ پۆستی وەربگری ئەگەر کوڕی گزیرێش نەبی نابکری بە مدیر عام ئەوە کارەساتە تۆ چێ دەکەی بە مدیر عام چێ دەکەی بە ئەندام پەرلەمان چێ دەکەی بە ڕاوێژکار لە وەزارەت چیانن بابی بەسینەوە بە پشۆکەوە ئەم چیانن پڕیار لە مەسیری تۆ دەدەن ڕاست دەنا گەنجی ئێمە هەوەک وەڵامێکیش بوو مامۆستا گەنجی کورد گەنجی لێهاتووی هەیە گەنجی داهێنەری هەیە بەڵام من نەگە مەجاالم نەدا ئەو گەنجانە سبەنێ لە پرۆسەی ئیدارەدانی ئەو دەوڵەتە بەشداریان کرد وڵاتیە باپیری وەزیر بووە و بابی مدیر عام بووە ئەوش ئەبێ بە مستەشار لە وەزارەتێکە هەر بەسەر ئەساسی ڕبنەماڵایی ئێمە هاتیینە خوارە کوڕی فلان و کوڕی فلان ئەلو هەڵبژارنێ و کۆتایل پارتلان ئەساسکان چیان کاندید کرد چیان ناردە ناو پەرلەمان بەتەمای ئەوانە ئەوانە دەتوانن یاسایەکت بۆ دابنێن کە یاسای وەزارەتی پەروەردەت هەیە یاسای تەندروستی هەیە یاسای وەزارەتی شارەوانی تێ چێ یاسایانت بۆ دابێت دوای دێ چیەکە بڕوابکە خەڵکە لە ناو پەرلەمانی کوردستان دانیشتۆکە بێ ژیانی تۆڕێک بخەو یاسات بۆ دابنێ چۆ بە پارە خەڵکێکی هێناوە لە دەرێ خەبیرە لێ چ بنووسن ئەندام پەرلەمانە پشت بە دەرێ دەبەستێ وەڵا فڵان ڕاوێژکارە 50 وەرەقەت دەمێوەرە یاسایەکەم بۆ دابێت نیتە ئەوە چێ بەرپرسیارە پارتی و یەکێتی و ئۆپۆزیسیۆن هەموو لایەنە سیاسەکان بەرپرسیارن چونکە ئۆپۆزیسیۆن لایەنە ئەو لایەنە سیاسەنێکەوە خۆیان بە ئۆپۆزیسیۆنیش دەزانن زۆر لەو لایەنانێکەوە لە دەسەڵاتی سیاسینە تەماشایکانی دەکەن باشترین هەموو خزمی دەرەجێکی خۆیان هاوکارجان دەروون جوبران خەلین جوبران قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ کۆمەلگاکەت پەرلەمانەکەت نیشان دەکا کە ئایا پەرلەمانەکەت شایانی ئەوەیە کە گوڵی تێبگریت یاخۆ دوور لە ڕووی هەموو بینەران و جەماعەتی کە لێرەنا
یاخود پێڵاوی تێبگری بەڵام خۆزگا زیندوو دەبەوە من پێم دەگوت لە شوێن کۆمەلگا بیکە پارتە سیاسیەکان دەڵێ گەرمە قسەی ئەخیرت چیە؟ وڵی من پێم وایە کاک دەروون ینی ئێمە ئەگەر لە هەموو بوارەکانە کە باسان کرد بواری پەروەردەیە بواری تەندروستیە هەمومان پێویستمان بۆیە کە ئیشی زیاتر بکەین شەون و خۆنی بکەین هەوڵ بین گلەیتان لە یاسا هەبوو یاسا بگۆڕین گلەیتان لە پلان هەیە پلانی تازەدا بنین ئەمە بەڕاستی بە داوامکردنی لە ساعات 9 تا 12 ئەم وڵاتە نایەتە سەرسکەی خۆی یعنی بۆ نمونە ئەتوانی تۆ بەراوردێ بکەین من ئەگە کۆمپانایەک میان جەنابە کۆمپانایەکی هەیە مۆزەفەکانی لە بەیانی و هەتاکو چوار داوامەکەن یعنی لە ساعات 8 تا 4 داوامەکەن و ینی حەقی خۆیانە ئەگەر بێت و تا ساعات 2 داوام بکەن کۆمپانیاکە بێتە زەرەرەوە ئایا حکومت ئەم موچەیەکە ئەیا بە موچەخۆران زەرەر ناکات بۆ پێچوانەوە ئێمە ینی هەندێک شتێکە جێگەی دەستخۆشیە باسی بکەین ینی هەندێک فەرمانگەیە کە لۆدی لەسرە ئێمە بە نمونە من کەسیشان لێ ناناسم پاسپۆرتی سلێمانیە کە لۆدی لەسرە داوامی کردو بە دوو شەفت کەمە جێگەی دەستخۆشیە لەوانە ئیشی ساڵێکی بە 6 مانگ بکات کەمەجی دەستخۆشیە هەم داهاتیشە بۆ حکومەت کە تۆچی پاسپۆرت دەرەکەیت یا پاسپۆرت نوێەکەیتوانە بڕێک پارە هیت لە بری نوێکردنەوە کەوت بە هەمان شەو ئیشەکانیش ڕایی ئەبێت و ساندار دەبێت لاجان خان باقسە دوا قسەی من ئەوەیە من لە ڕووی دەرونی کۆمەڵاتێک و پێم وانە کە پشوو خراپ بێتن بەڵام چۆن بتوانین بە تەندروستی بەکاری بینین بەڵام لە ڕووی کارژێری ئیداریەکەەوە هەمیشە کەلێنێک بۆ شایەک دەکەوتە نێوان کاری هاوڵاتیان و بۆ ئەوی کارەکانیان ڕایی نەکرێت و فەرمانگەکان وە هیوادارم لێدا دووبارە پێداچوونەوە بکرێت و ڕێگایکی تەندروست بکرێتە بەر دکتۆر جان طبعا ئەگە سیر بکەین ئەگەر لەسەر بابەتی پشووەکەەوە قسە بکەینەوە پشوو لە ساڵێک بۆ ساڵێک جیاوازە لە هەرێمی کوردستان ساڵی وایە 20 ڕۆژە و ساڵی وایە 30 ڕۆژە و ئەمریکا لە 50 ساڵی ڕابردووە 50 ساڵ کە 100 ساڵیشە من ئەڵێم 50 ساڵ با مبالغەیتیانەکەین دە بۆ 11 لە 50 ساڵە ئاواهی گرینگە حکوومەتی هەرێمی کوردستان لایانی پەیوەندیدار کە پەیوەستە بە دەستنیشانکردنی پشوەکان هەموو ساڵێک چەند ڕۆژێک بکاتە پشول بەدەر لە پشوە لە ناکاوەکان کە لە حاڵەتێکی خوا قەیراناوی ئەگە دروست بێت ئێمە جگە لە پشوو کە کاریگەری زۆرجار لەسەر ئێمە دروست کرد کە من ناوم لێناوە کوفری پەروەردەیی مۆسلەی بایکۆتە لە هەندێ ناوچە کە دەسەڵاتی سیاسی و کارکتەری سیاسی و حزبی سیاسیش ڕۆڵی تێدا هەبووە هەرچ کاتێک کەفی لێ بێوەرە سەرجادە بەمان قوتابی بێبەش دەکات لە خوێندی هەرچ کاتش کەف لێڵێ بڕۆنەوە ژوورەوە لە کاتێکدا دام و دەستگاکانی تریش خوێنی تایدا ئاسایی دوام تایدا ئاساییە پێویستە یەک منهەج بابەتیانە لەسەر ئەو شتە بڕوانین و بۆ ئەوەی کۆمەلگایەکی زیندوو تاکێکی زیرەک بەرهەم بێنین ئینشەڵڵا من لە کۆتایی ئاڵێم سەرباری ئەوەی کە بەدەیان هۆکار هەیە بۆی کە تۆ بە سەدان هۆکار هەیە کە شەرعیەت بین بە پشوو ڕەنگە بە فەرمانبەرێ بڵێ بۆ مەعاشەکە زۆر جوان وەرەگرم بە فەرمان ببرێ بڵێ بڵێم کاکە لە ژوورەکەمان ڕق بوومەتەوە لە ژوورەکەمان پڕووکاوم لە گەرما وەگوتم بە سەدان هۆکار هەیە بۆ ئیش نەکردن لە وڵاتە بەڵام بە دیوە حەقیقەتەکە ئەگەر وڵاتی چۆک و ئەمریکا بەو گەورە و گرانی خۆیەوە 11 ڕۆژ پشووی هەبێ ئەبێ وڵاتی چۆک و کوردستان 1 ڕۆژ پشووی هەبێ ئەمە نەکەم و کوڕیمان هەیە یعنی وڵاتی چۆک و ئەمریکا فەرمانبەرێکی 8 ساعت پێویستی بە ئیشکردن هەبێ وڵاتی چۆک و کوردستان 16 ساعت پێویستمان بە ئیشکردنە تا بگەینە ئەژنوی وڵاتێکی پێشکەوت هیوادارم شتێکمان کردبێ هیوادارم ئەگەر لایانی پەیوەندیدار و حکوومەت بەجددی سێریەم باسی نەکرد وەکو خوێنکارە بەڕێزەکان و میوانەکان باسییان کرد ئێمە خۆمان خەمخۆری خۆمان بین حکوومەت 7 ڕۆژ تایاتێ بۆ پشوو 7 ڕۆژەکە سەعات 3 نیوەڕۆ هەڵمەسەلەخە و کتێبێک بخوێنەرەوە گەشتێک بکە هەناسەیەک هەڵمژە فێری 4 کەلیمە زمانێکی تر بە خواحافیز ئەپرسم بۆچی کاتێک لە شاشەی مۆبایلەکانمانەوە هەواڵی پشووی سپینێ بیستین لە خۆشیە شاگەشکابی ئایا ئێمە کۆمەڵگەیەک و میلەتێکی تەمەڵین یان لە بری دۆست دوژمنی پیشەکانمان
باشە زۆری ئەو هەموو پشوە لابەلایی کە لە کوردستانە دروستە بێ و ئەکرێ بە پشوو لە خزمەتی پێشکەوتنی ئەم وڵاتایە لە خزمەتی پێشکەوتنی ئەم وڵاتایە کورسی فەرمانگەکان لە هەفتەیەکە چەند ڕۆژێک بە هۆکاری لابەلا ئاوا چۆڵ بێ لە خزمەتی وڵاتەکایە دەرەجەی پلەی گەرما بەرز بێتەوە هەر پشووە نزمە بێتەوە هەر پشووە ئەڵێن ئەبێ بەلافاو پشووە ئەڵێن نابێ بەلافاو وشکە سەرمایە هەر پشووە ئایا ئەمە نیشانەیە بۆ میلەتێکی زین و یان بەرە و مردنی میلەتێک حەزەکەی من بۆ خۆم بە دوواداچوونێکم کرد لەسەر پشووی وڵاتە پێشکەوتۆکان لەگەڵ ڕۆژەکانی پشووی وڵاتە دواکەوتۆکان بەداخەوە ئێمەمانان لە ریزی وڵاتەکانی وەکو فلیپین و خراپترەکانی بەڵام وڵاتێکی وەکو ئەمریکا وڵاتێکی وەکو سویسرا وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە 50 ساڵی ڕابردووە هەمیشە ساڵانە دە بۆ 12 ڕۆژ پشووی فەرمیە جگەل لەوەی کە پشووە لابەلاکانی وەکو کوردستان زۆر کەمە مەگەر لافاوێک سەراپای شارێک بەرێ بکرێ بە پشوو ئەگەر نا بە پێشبینیەکی کەشوهاوە وەکو کوردستان پشوو ڕاناگەیەندێ ئێمە دەست پێەکەین و پێشم خۆشە بەر لەوەی میوانەکانم قسە بکەن ئێوەی بەڕێز بزانم چێڵێ بۆ حەزر لە پشووە چونکە ئێستا ئەم سیستەمە خوێندنەی کە هەیە سیستەمێکی داخراوی مردووە وای لیان کردو ینی عاشقی پشوو بن بەس لە ماڵەوە بێت چونکە هەموو تەرکیزەکە لەسەر نمرەیە نمرە باشە تۆ لە ماڵەوە بی چیەکەی بە موبایل و بەوانەوە زیاتر سەرخاڵ جەنابەت من وەکو مامۆستایەک بەڵێ حەزم لە پشووە چونکە زۆری پشووەکان وای کردو بووەتە دیاردا باشە ئەوەندە پشومان زۆرە یعنی هەر حەز دەکەین لە ماڵەوە بین دەتوانم بڵێم زۆرێکە تووشی تەمبەڵی بووین لەبەر ئەوەیە باشە تۆ ڕق لە ئیشەکەتە بۆیە حەزی لە پشووە یان چی نەنا ببوورە لە مەبەستی منەوەی ئەوەندە پشومان زۆرە بۆتە دیاردا هەمیشە حەز دەکەین لە ماڵەوە بین لە پشوودا بین نەک ئەوە بچین ئیشکەین یعنی عاشقی ئیشەکەی خۆمانین بە تەواوی دەستخۆش جەنابە حەزی لە پشووە بەڵێ هەتا ڕادەیەک مرۆڤ ئەو کاتە دەبێ حەز لە پشوو بێت کە لە ئیشەکەی زۆر ماندوو بێت یاخود هەری شتێکێ بێ قوتابی بێ هەر شتێک بێت کە مێشتی زۆر ماندوو بێت ئەو کاتە پێویستی بە پشوو دەبێت بەس نەک پشوویەک ئەوەندە درێژ بێتە هۆی تەمبەڵکردنی باشە با پرسیارەکە عکسکەمەوە چێ حەزی لە پشوو نییە حەزم لە پشوو نییە لەبەرەوەی کە قوتابیم بابەت بوارەکەی خۆم زۆر خۆش دەوێ و پێم ناخۆش ئەگەر ڕۆژێکدا ببڕێم لی دەستخۆش بەخێر سپاس بە هەمان پرسیار بکەمەوە دکتۆر جەنابە حەزە لە پشوۆیان حەزە لی نییە و هەر کامێکە وەڵامەکە و بۆ طبعاً پشوو تا پشوو جیاوازە ئێمە چەند زۆرێکی پشومان هەیە هەندێک پشوو هەیە بە پێی پلانی حکومەت و ئەو بەرنامەدا ڕێژەیەکەوە وەزارەتەکان لەسەر یەکەن دانراوە لە هەمان شێوەش وەزارەتی پەروەردە یاخود وەزارەتی خوێندنی باڵا بە شەوانەکانیان بە پێی ئەو پشوەداناوە کاریگەری لەسەر قوتابی و خێزان و کۆمەلگاش دروست ناکە بە شێوەیەکی گشتی زۆرێشترمان هەیە لە پشوو کە پێ دەڵێن پشووی لە ناکاوە ئەو پشوانەی بەهۆی کۆش و هەواوە یاخود بەهۆی ئەو پرۆسی هەڵبژاردننی ئەو ساڵکە لە هەرمی کوردستان ئەنجام درایە خود بە پۆی پرۆسی سەرژمێریەوە هەبوون بەڵێ ئەوە کاریگەری لەسەر کەرتی پەروەردە و باشە من ئەمە بەشاشیوتم ینی تۆکو خۆت باسی پشوە لابەلاکانەکەین باسی ئەو پشوە فەرمیانە ناکەین باسی با بڵین پشووی کۆتایی هەفتە ناکەین ئەو پشوە لابەلانی لە کوردستانە لە پڕ زیینەوە بێتەوە حەزە لێ یان حەزە لێ نام بە پێچەوانەوە من حەزم لێ نییە چونکە کاریگەری لەسەر خێزان لەسەر خود تاک ئەکا لەسەر کۆمەلگا ئێستا ئەگەر هەندێک جاریش پشوو پێویستە هەمومان پێویستیمان بەوە هەیە هەندێک جار پشوو بدەین و ئیسراحەتکەن ناو ماڵ و مناڵ کاری ڕۆژانەی خێزان یا خود کاری شخصی خۆت هەیە ئەتوانین لە ڕووبەر پشوانەدا ئەنجامی بدەیت بەڵام بەو جۆرەی ناکەوە لە ستانداردە جیهانیەکان دەربچێت کۆمەلگای پێسەر شێوا و بکرێت قوتابی پێ دابە بڕدێنێت لە پرۆسی خوێندن تاکێکی تەمبەڵ کۆمەلگایەکی خەوتوی تێدا دروست بێ پشوو بگاتە ئەو قۆناغا ئەبێ بە کارەسات بەوە کۆمەلگایە دەستخۆش لاجان خان هەمان پرسیار
حەزێ لە پشووە یان حەزێ لێ نییە باسی پشووە لا بەلاکانەکەی بەڵێ بێگومان هەم حەزم لە پشوە و هەم پێشم وایە پشوو بۆ مرۆڤ شتێکی باشە و گرینگە لە کاتێکدا ئەگەر هات و ئێمە توانیمان ئەو پشووە بە شێوازێکی تەندروست بەکاربێنین با بڵێن خۆی خراپیەکە لە خودی پشووەکە نییە لەوەیە کە چۆن پشووەکە بەکاردێنین باشە تۆ چوویتە شوێنێکی مهمەوە بۆ من پشوو هەر بریتە لە خەو یعنی لە کوردستان پشوو کە ئەڵی پشوێ ئەنیتر یەکسەر خەوی نەخێر دۆشەکە کەیەتەوە بەرچاو بریتە لەوەی کە بتۆ لە بریوی بەیانی سەعات ڕۆژانی تر حەوت هەستاوی سەعات یەک بۆی هەستی ئەمە نەخێر ئەمە پشوونیە باشە تۆ جواب بنایەم و حەز لێیە حەز لێ من حەزم لێە حەزی لە پشووە بەڵێ ئەو ڕاشکاوێن بەدڵە باشە تۆ بەدڵنیاییەوە ئەتوانم بڵین زیاتر پێویستە وەک لەوەی کە حەزر لێتی چۆن وەکو خواردنی تەندروست وە ناخۆشە زەڕۆرە بیخۆی پشوش بە هەمان شێوە لاانێ مووقفی من لەگەڵ برادرانە بگۆڕێت من لە بەرەوەی خاوانکارم زۆر جار پشوو بێتە هۆی زەرەر و زیان بۆ من کە ئەو پشوو لا بەلایانی کە تۆ باسیەکەی بەڵام پشووە سافتەکان بە تەکیید زەرورە بۆ مێنتاڵەتی مرۆڤ بۆ بیرکردنەوە بۆ ڕیستارتێک بە لەش و مێشک و هەموو ئەو شتانی کە پێویستە باشیانی تۆ حەزلی نییە ئەتوانێت تا ڕادەیەگە لەبینی حەز و زەرورە شتەکە زەرورە چۆن وەرزش زەرورە خواردنی تەندر زەرورە پشوش زەرورە بە هەمان شێوە و ئەو کەلاجاخان فەرمی استقلالکردنی پشوو زۆر مویمە کە سوودی لێ ببینی یعنی بە بەرنامە بۆ ڕێژراو بێت تۆ بزانی کە لەکە پشوت هەیە نەک بۆنە ئەم شەو سەیری تەلەڤیزیۆنەکەی سپێنێت لە خۆیەوە بێ بە پشوو هیچ بەرنمەیەکە نییە ئەبێ بخەوی پشووە بێ بەرنامی بۆدا بنەی ینی لایەنی کەم ئیسtismار لە خۆتا بکەی گەشتێکی ناوخۆیی ئەگەر دەروی وڵات نەبێ گەشتێکی ناوخۆیی بکەی گۆڕانکاریەک بکەی ئەو پشوانەی کەلابەلا و ینی بەبێ بنەما و بەبێ بەرنامە و لە ناو داتای وڵاتانە کە لە خۆیەوە دروستە بێ ینی زەرێکی زۆر لە بزنسە لە ئابووری وڵاتە لە کاتی تۆ ئەیە وەکو بزنس وەکو سەردار باش ئێستا تقریبن تۆزێک جیاوازەکە ڕای جەنابتە بۆ حەزت لێ یعنی ئەوە تا مەسەلەن خاوەن کارێکەڵێ ئەبێتەوە کاریەوەی کە وەکو پێویست ئیشەکانمان ناڕوە من ئەزام لە چۆ قساکە یعنی بۆ نمونە دە ڕۆژێ بێنێ بۆ ڕەمەزان کرێکارێ دەست ناکەوێت دە ڕۆژێ بێنێ بۆ جەژن تەلەفۆن بۆچ کەسێکگەڵی با بەبم بەرە جژنانە چیەکەی یعنی دە ڕۆژ پێش جەژن دە ڕۆژ دوای جەژن اینجا ژیان ئاسایی بێتەوە تا ژیان ئاسایی بێتەوە جژنێکی تر و مناسبەیەکی تریە من نەزانم لە چۆ قساکە بەس تۆ بۆڵێ حەزم لێ بۆ تۆ ویستە ینی تۆ چۆنەڵی بۆ پشتگیری پشووەکەی تۆ بەڵێ لەبەرەوەی کاک دەروون ساڵانە نزیکەی 1 ملیار کەس لە کۆی جیهاندا تووشی کێشەی دەرونی دەبی هۆکارێکی سەرەکی بۆ ئەو دەگەڕێتەوە کە ئەو تەورەی پەیوەندی بە بەرنمەکەی بەڕێستانەوە هەیە فشاری کارکردن و لە هەمان کاتدا نەبوونی کاتی گونجاو لەگەڵ خێزاندا لەگەڵ دایک و باوکان لەگەڵ منداڵەکانیاندا بەسەربەری ئێمە ڕۆژانە دووچاری کۆمەڵی کەس دەبینەوە کە ئەو کەیسانە لە ڕێگەی ئەوەی کە دووچاری کێشەی کۆمەڵاتی بوونەوە بەشێکیان پەیوەندی بەوەی کە دایک و باوکەکان لە ئێستادا کاتی پێویستیان نییە یاخود کاتی تەندروستیان نییە بۆ منداڵەکانیان تەرخان بکەین ئێمە لەو دیوەلایەنە ئەرێنێکە کە باز لە سوودی پشوو دەکەین بۆ مانایەی پشوو بۆ کۆمەلگامان پێویستە لەبەر ئەوەی پشوو بۆ مانایە نیە ئێمە سعات 3 شەو کاتژمێر 3 شەو بخەوین و 12 یاخود 11 نیوەڕۆ هەڵستین لە خەو بەڵکو بۆ مانایە کە ئێمە بتوانین خێزانەکان کۆبکەینەوە بەو شێوەیە پشتگیری لە پشووەکەی بەڵێ من لە ڕووی تەندروستی با تەرجەمەی کوردستانی بکەین بینە کوردستان و ئایا کورد پشوو ئاوا ممارەساکە ئایا پیاوێکی کورد مەسەلەن باسی هەمووی ناکەین ئێمە بەگشتی قسە ناکەین ئایا پیاوێکی کورد کە قەرار بێ ئەمڕۆ دەوامی هەیە بەهۆی لافاوە دەوامی نییە سعات حوت هەڵەسێ هێلکە و ڕۆن دروستەکە بۆ مناڵەکانی و مناڵەکانی لە دەوری خۆی کۆکاتەوە یان سعات تا دووسێ شەو لەسەر سناپچات و وەتسەپ و فلان و فیسارە و بەیانیش سعات سێ لە جێگا هەڵەسێر وەکوا بێ لە دەوام بوو بێ یعنی لەگەڵ ئەمایانان کاک دەروون دەگەڕێت و سەر خێزانەکان بۆ نمونە خێزانێک ئەگەر لە مانای پەروەردەی تەندروست تێگەشت بن پەروەردەی تەندروست بۆ مانای ناکاتێکە منداڵەکان بردا خوێندنگەیەک یاخود زانکۆیەکی تایبەت پێیان وا بێ لێ پەروەردەیەکی تەندروست وەربێت نەخێر پەروەردەی تەندروست ئێمە دەزانین لە سەرچاوەکەی لە خێزانەوە دەست پێ دەکە ئەگەر خێزان بتوانێت لەسەر ئەو پرۆگرامە منداڵەکانی پەروەردە بکە پشووی هاوینیش کاری تێناکە پشووی نێوان ڕۆژەکان و هەفتە و ساڵیش کاری تێناکە چونکە ئەگەر بەپی داتایەک من باس بکەم
تەنها ئەو پشوانێک کە لە ڕۆژانی هەینی و شەمە لە عێراقدا بوونی هەیە 104 ڕۆژن لە ساڵێکدا لە هەمان کاتدا 16 ڕۆژ پشووی تایبەتمانەیە و لە هەمان کاتیشدا 20 ڕۆژ پشووی ناڕسمیمانەیە ئەگەر کۆیکەوێ دەبێتە چەند دەبێتە 140 پشوو کەواتە 225 ڕۆژمان دەمێنێت کە ئێمە تێدا دەوامی فەرمی بکەین کەواتە ئێمە دەبێت پرۆگرامێکمانە بێت سیستەمێکمان هەبێت بۆ ئەوەی کە لە هاوینانیشدا لە کاتەکان لە پشوە لابەلاکانیشدا کاریگەری نەرێنی ئەوەی ئێمە باسی تقریبن دیوە کەسێکەمان کرد مەسەلەن بۆ ئێمە بەڵام دکتۆر ئەمە بابەتی بەرنامەکەی ینی وەمە بەسمە من لەم شوێنە قسە بکەین لەسەر بۆ هەمومان عاشقی بشوین ینی ئەمە با من بۆ خۆشم ینی لەو سەردەمانی کە لە خوێندنگە بووم لەگەڵ ئایان و بەیانی ئۆتڵەیە جەژن بوو ئەوە تا ئەوە ساخۆی ئۆتڵی پێ خۆش نییە بەزەڵێت جەژن بوو ڕەنگە خۆش خوێندکاردیا ئەو بە ڕێسانەش وەکو باسییان کرد ینی مۆزۆی ئەم پشوە و بەخۆشی وەرگرتنی بەڕێی من دوو ڕێ هەیە گەڕی سێم هەیە تۆ باسیکە ڕێیان مرۆڤی تەمەڵی نێمە حەزمان لەوەیە مافەکەمان وەرگین بەس ئەرکەکەمان جێبەجێ نەکەین معاشەکەمان وەرگین سەری مانگ بەڵام 5 ڕۆژ داواممان کردبێ ڕێیان ئەمێ و ڕێیان ئەوەیە کە حەزمان لە ئیشەکەمان ینی ئەگەر تۆ حەز لە ئیشەکەت بێ حەز لە پیشەکەت بیتر لە فەرمانبەری لە کۆمپانیای دارتاشی سەرتاشی ینی ئەگەر تۆ سەری سەرتاشێکە کە حەزی لە ئیشەکەیت هەموو بەیانە زوو پەنجەرەکەی پاکاتەوە گستێک لە دوکانەکەیە دوکانەکەی بۆن خۆشەکە ئێگەر حەزی لی نەبێ سەرەکەی بە دوکانەکەیە بۆ گەنەوخوا کامیانە من گشت ژیرتر وەڵامت دەمەوە دائما تاکو کۆمەلگا و دەسەڵاتی سیاسی بەچەند حەڵقەیەک پێکەوە بەستراون دەسەڵاتی سیاسی ئەتوانێت سیستەمێ پەیڕەوە بکات تاکێکی زوندوو کۆمەلگایەکی هۆشیار بەرهەم بهێنێ لە هەم ئەو ئەگتا پەیوەندی بە تاکو کۆمەلگا هەیە پەیوەندی بە سیاست پەیوەندی بە سیاستەوە بۆ عینەن بە هەمان شێوەش دەسەڵاتی سیاسی ئەتوانێت تاکێکی تەمبەڵ کۆمەلگایەکی خەوتوت بۆ بەرهەم بهێنێ ئەوە چۆن پەیڕەو ئەکرێ ئەمێنێتەوە سەر حەز هەڵی کار دەستەبەری کار بۆ گەنجانی ئێمە و جگە لە هەمووی گەرنگتر دادپەروەری کۆمەڵایەتی ئەگەر دادپەروەری کۆمەڵایەتی بوونی هەبوو کۆمەلگایەکی زوندی و تاکێکی زیرەکیش بەرهەم دێنی حەزی لە پشوو نابێ حەزی لێ ئیشکا و حەزی لە ئیشەکەی خۆی بێ ئەتە سەرکاری خۆی ئەوەی کە بەدەستی هێناوە حەز و ئارەزوی خۆی بووە لەسەری فەرز نەکراوە بەڵام ئەگەر هات و دادپەروەری کۆمەڵایەتی بە تەواوی جمگەی کۆمەلگانە بوو تۆ من لەسەر ئیشێدا دەنێ حەزم بەو ئیشەنیە دای من حەزم لێ ئیشەکە بەجێ بێڵم حتا ئەو ڕۆژانەی کە لە دەوامیشم ئەرکەکەی خۆمەکو پێویست جێبەجێ ناکەم لە کاتی دەوامەکەمە خۆم بە مۆبایلەکە مەشغوڵەکەم خۆم بە دوو گاڵتەوشت لەگە هاوڕەکانم مەشغوڵەکەم کەواتە ناتوانم ئیشەکەشم وەکو پێویست بکەم بۆیە دەسەڵاتی سیاسی زۆر گرنگە لە هەر دەوڵەتێکدا کۆمەلگایەکی هۆشیار و تاکێکی زیندوو یا کۆمەلگایەکی خەوتو تاکێکی تەمبەڵت بۆ بەرهەم بهێنێ ئەوە ڕێچکە سەرەکیەکەیە کە ئایا ئێمە تا چەند حەزمان لە پشووە بۆ حەزمان لە پشووە ئایا لە کاتی پشوو کاتەکانمان بە شتی سوود بەخش بەسەر ئەبین یا تەنیا لە ماڵەوەدا ئەنیشین شیرازەی خێزان تێک ئەچێ دووبارە قوتابیەکانت لە ماڵ تا دەهێنیەوە تایم لە پاش پشوەکە بچێتەوە قوتابخانە دابڕان لە قوتابخانە و لە ستانداردە جیهانیەکان دەرەچین کە پێویستە لە هەر وڵاتێکدا ئەگە قوتابخانەیەک و پەروەردەیەکی تەندروستە بێ 900 کارژمێر خوێندن هەبێ 200 ڕۆژ بەلایانی کەمەوە لە ساڵێکدا قوتابی مامۆستا لە قوتابخانەکەی خۆی یاخود لە کۆلێژەکەی خۆی دەوام بکە ئەگەر لەو ڕێوەرەوە دەرچوو لەو ستاندەرە جیهانیە دەرچوو تۆ کۆمەڵ قوتابی تووشی چەند کێشەیەکەی مامۆستا و فەرمانبەر تووشی چەند کێشەیەکی مامۆستا ناتوانێت مەناجەکەی خۆی لە قوتابخانە تەواو بکە قوتابی ئەوەی کە ئامانجێتی بەدەستی بگا بەدەستی ناگا لە کاتێکدا وای لێ دێ قوتابی تەنیا بۆ نمرە بۆ ناجح بوون هەوڵ ئادا و ناجح بێ و کۆمەڵی پرسیار خڕکاتەوە پێیدا ناجح بێت و تەواو لە ئایندەدا تۆ چی بەرهەمدێنی پارێزەرێکی فاشل پزیشکێکی فاشل مامۆستایەکی فاشل زانستەکەی بەدەست نییە تەنیا هەموو ئامانجەکە بەردەوامە کە تۆ بە مامۆسایەکی قسەکەت بیرکە تۆ مامۆسایەکی فاشل بووی کە تۆ ئەندەزیارێکی فاشل بووی کە تۆ کۆمەلگایەکی فاشل بەرهەم کۆمەلگەیەکی فاشل بەرهەمێنیت و هەمومان حەزمان لە پشوو لە بەسەربردننی کات و درژت نین لەسەر جێبەجێ لە بنی هەمانەکەتدا جان ئەجانت خۆشببی کاک دەرون من بە پێچوانەی دکتۆر ئابیر دەکەمەوە پێم وایە یەکێک لە هەڵە هەرە سەرەکیەکانی کۆمەلگەی ئێمە ئەوەیە یەکەمین ڕۆژکە خوێندکار دەچێتە خوێندنگا پێی دەڵێن زوو دەبێت پێڕابگەین منهەج تەواوکەین ئێمە منهەجمان تەواو کرد بەڵام لە کۆتاییەکەیدا چیمان دەستکەوت هیچ خوێندکارەکەمان لەسەر ئەوە پەروەردەکرد تا تاقیکردنەوە
ئەوەی لە مێشکیت دەرغی کرد تەنها دەرغی کرد دوای ئەوە لە هۆڵەکەی تاقیکردنەوە بینە دەرێ بڵێ چی فێر بووی دەڵێ هیچ تەنها خوێندی بۆ ئەوەی دەرچی کەواتە ئێمە لە شوێن ئەوەی هێندە تەرکیزمان لەسەر منهج بێت بڕێندە بێت پرۆگرام و منهجی ئەو ساڵتاوکەی نەخێر بابین کار لەسەر ناوەڕۆکی کتێبەکان بکەین ناوەڕۆکی کتێبەکان کەمکەینەوە بەڵام حەقی بە پشووە چی بوو حەقی یا تۆ لەو دیوە قسە و کردکە ئەم باسیەوەی کردکە بۆی کە پارێزەرێکی فاشل نەبین بۆی کە پزیشکێکی فاشل نەبین بەو عشقەوە یعنی ئەو عشقە لە سەرەتاوە دەست پێکات ینی مۆزۆی پشووکە ئێستا ئێمە ئاوا شاگەشکا بین و حەزمان لێە هۆکارەکەی تقریبان تۆ منە بردە ئەو ڕێی کە حەزمان لە ئیشەکەمان نییە بەشی جێرە زۆرمان تاکیید زۆری پشوو تۆ من هەست تەواو ناکەی کە من هەست تەواو ناکەی تەنیا ئامانجەکە دنیا بۆ ناجح بوونە بۆ وەرگرتنی زانیاریەکە نییە لەش گەورە بیت ئەینی تاسو حەمام ڕۆدا کاک دەروون قسەکەی من لێرەکەم شتۆ بوو من هەرگیز لەگەڵ ئەوەی نیمە مامۆستا بچێتە پۆل یەکەمین قسەی ئەوە بێت دوایەمین قسەشی ئەوە بێت بڵێت دەبێت منهج تەواو بکەین نەخێر من یەکەمیشت دژی تەواوکردنی منهجم لەبەر ئەوەی ئێمە پێویستە خوێندکار پەروەردە بکەین و فێر بکەین نەک منهجی پێتەواو بکەین ئێمە دەبێت تەرکیزمان لەسەر ناوەڕۆکی کتێبەکان بێت چی تێدا بۆ ئەوەی خوێندکارێکی ڕەخنەگر وای لێ بکەین بیر بکاتەوە وای لێ بکەین داهێنەر بی باشانی بە شێوەیەکی گشتی تۆ بۆنی قسەکەت لە وایە ینی ئاساییە خوێندکار دەنیچکە بەڕێزان قسەیەکی تریان کرد تقریبن بابەتی بەرنامەکەش هاوڕای قسەکانی بەڕێزیانە کە ئەڵێ ئێمە کەشێکی وای خوێندنمان بۆ دروست نەکراوە تا حەز بکەین بچینە ژوورۆ بچینە پۆلەکانی خوێندن بۆیە حەزمان لە پشووە یعنی تۆ ئەگەر ئەڵێ ئەو دیوە چاکەین ئەو حەزەش دروستە بێگومانە جان کاک دەور من پێم خۆشە ینی پەنجە بخێنە سەر برینەکە و پێم وایە ئەمە کەسمان لە دژی پشوونین وە پشومان لا ڕەفز نییە و من سێرچم بۆ پشوو کرد لە ئەنتەرنێتە لە هەموو وڵاتەکانە لە زۆربیان پێیان وایە کە پشوو زۆر زەرورە بۆ هەموو کارمەند بۆ خوێنکار بۆوانی کە ئیشەکەن کارمەندی دەوڵەت کارمەندی کەرتی تایبەت بەڵام لێرەیە دوو ئاراستەبانە ئاراستە یەکەمیان پشوویەکەی پێڵم پشووی گشتی کە پابلیک هۆڵیدەی پێڵێن ئەم پشووە گشتیە بە بەراورد داتایەکمان وەرگرت دەسەی داتایەکم کرد لە ئەنتەرنێت ڕیزبەندی ئەو وڵاتانە کە زۆربی پابلیک هۆڵیدایان هەیە کە پشووی گشتیان هەیە ئەو وڵاتانە نیپاڵە ئێرانە بەگلاندشە هەڵبەتە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێ ینی کۆمەڵێک وڵاتن تا ڕادەیەک ستایلی ژیان و ئاستی ژیانیان لە دوای ئەوانی کە کەمترین پشویان هەیە بەریتانیا ئەمریکا سویسرایە کە پشووی گشتیە بەڵام راپۆرتەکان پێماڵەڵێن پشووی تایبەتی کە مۆزەفێکە یا کارمەندێکە یا خودت کارمەندی دەوڵەت یا کۆمپانیایەکە تەنانەت کۆمپانیا عالەمیەکان کێبڕکێ لەسەرەوەکەن کە پشوو زیاب بکەن وەکو پرۆپاگاندێک بۆ وەرگرتنی کۆمپانیەکان بەڵام پشووی تاکە کەسی ئەگەر بێت و یعنی لە فەرمانگەیەگە لە کۆمپانیایە کاک دەروون لە 10 کارمەندە 2 کارمەندی پشووی هەبێ کۆمپانیەکە قفڵی لێ نادرێ ینی دابخرێ بە هەمان شێوە ئەوی کە کارەساتە پشووی گشتیە ئێمە لە عێراقا بەپی داتا و بەپی ئەو ڕیزبەندی کە خۆی بڵاوی کردوتانە 22 پشووی گشتیمان هەیە لەگەڵ دە پشووی هەرێمی و پشووی سەرپشکیان ناوناوە پشووی هەرێمی هەندێک لەو بۆنە شوێنێکی وەکو بۆنەیەکی حیزبی بۆنەیەکی نەتەوەی ئەوەیە وەل ئەو پشووە لابەلانی کە باسیشتان کرد ڕەنگە بچێتە 50 پشوو کە ئەسەپێ بەسەر پشووی گشتیە 50 پشوو ڕەنگە لە ڕیزبەندی یەکەم وڵات نابین لە جیهانە کە زۆرترین پشومان هەیە بۆنیەوەی لێکێمە وڵاتێکی پێک دەرم پشووی گشتیەکێک لەو کێشانی کە هەیەی ینی هەموو شتێک ئەوەستێ سیستمی بانقت ئەوەستێ خۆت دەستخینە سەر برینەکە با ئەها وێنەکە ببینین ئێستا ئەم قسانە قسەی گشتیە تۆکو ئیشەکەی خۆت پشوو چ زەرەرێکەی لێیە مەسەلەن پەیوەندی ئێوەمانان بە وەکو خاوەن کۆمپانیایەک پەیوەندیتان بە وەستاوە هەیە بە کرێکارەوە هەیە بە ئەندازیارەوە هەیە بە خاوەن ماڵەوە هەیە مەسەلەن تۆ گرێ بەسێ لەگەڵ منە ئەکەی ئەڵی کاکە من لە 3 مانگا خانۆکەت بۆ تەواوکەم لەم 3 مانگا تۆ حسابی و نەکردووە ڕەنگە تۆ حسابی 10 ڕۆژ پشوو کردبێ بەڵام لەپڕ 10 ڕۆژەکە بێ بە 20 ڕۆژ
یعنی گیر و گرفتی ئێوە چییە؟ ئێمە دوو کێشەمانە کێشەیەکمان هەیە ناوخۆییە کە لەگەڵ ستافی ناوخۆییە ئەو کێشەیەمان بۆ دروستە بێت کە ستافەکانمان دانیشتوی هەرێمی کوردستانن کە پشوەکان ئەیانگرێتەوە تر پشوە کۆمەڵایەتیەکان بێ پشوە ئاینەکان بێ و هەندێک بۆنەی کۆمەڵایەتی وەکو تازێ و وەکو خۆشی ئەوانە کە ئەیگرێتەوە کاریگەریەکی زۆری هەیە کە ئەبێتە هۆی دواخستنی ئیشەکان یەکێکی تر لەو کێشانەی کە هەمانە پەیوەندیە مامەڵە نێودەوڵەتیەکانمانە لەگەڵ دەرەوە ئێمە کە پشوو هەبێ لە ڕێگەی بانخۆ ناتوانانی حواڵە بکەیت و یەکێکی لەو کێشانەی کە هەرێمی کوردستان دووچاری بۆ تۆ کە بە گشتی عێراقە ئێمە ڕۆژی کۆتایی هەفتەمان جمعە و شەمەیە کە ئێستا گشتگیریەگەیە لە عالەمە و وڵاتە ئیسلامەکانی وەکو تورکیا ئیمارات بەحرین ڕۆژی پشویان کۆتایی هەفتیان خستۆتە شەمە و یەکشەمەوە بۆی لەگەڵ جیهانە یەک بگرنەوانێ لەگەڵ بازرگانی گشتیا یەک بگرنەوانێ بۆ حاڵەتی بابەتی گەشتیاری یەک بگرنەوانێ ئێمە لە ئەو دوو کێشەیەمان هەیە یان کێشەی یەکەمان کە کاتێک کە عوتڵەمان هەیە ینی ئێمە لە پشووە ئۆتۆباسی ئەو گەشتیاری وشتی واو کرد ینی لە جەژنە ینی بمری لە برسا مەڵ دەست ناکەوێت لە ناو شار لە ناو شار ئەبێ بە چۆڵی قوڵفە لە دەرەوەی شاریش ئەوە نە گەشتیاری بۆ هاتووە تۆی خەڵکی شارەکە خۆ جێگەت نابێت بە دەیان جەژن بووە کە نان نەبووە ینی نان دەست خەڵک نەکەوتەوە بەڕاستی هەستەکەم چوینە قۆڵاییەکەوە کە شو ئێمە تۆسێک وەکو تەنز ئامێژ و ئەوە باسمان کرد بەڵام چوینە شوێنێکەوە کە بەڕاستی کێشەیە زانی ینی ئەم کێشەیە ئەتوانین بڵینێکێکە لەو کێشانەی کە ئێمە وەکو وڵات وەکو شار وەکو نەتەوە لەم شوێنین ینی لەم شوێنە دواکەوتوین تۆ دووسێم جار مستەڵەحەکەی بەکارهێناوتە کۆمەڵگەیەکی خەوتوو ینی ئەنی ئێمە ئەچینە ئەو چوارچەوەی ئەو شوبهاندنەی تۆ کۆمەڵگەیەکی خەوتوو بین کێشەکە پێیوەست بە ڕاشکاو بین ئێمە هەموو کورزمانێک جۆمان لێگرانی با ئێمە ڕێک دەستخینە سەر برینەکە بۆی کە خۆمانی پێچان من بۆ باسی دەسەڵاتی سیاسیم کرد تۆ بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوونی هەیە دەوڵەتی عێراق کە پێک هاتووە لە کۆمەڵی نەتەوەی و کۆمەڵی مەزهەبێک حساب بۆ پشووی هەموو مەزهبەکان کراوە حساب بۆ پشووی هەموو دیانەتەکان کراوە کە لە ناو عێراقدا هەیە ئەوە وای کردووە دەسەڵاتی سیاسی نەیتوانیەوە بە شێوەیەکی ڕێک و پێک هەروەک هاوکارانم لێرە باسییان کرد یەک سیستەمی پشوو بۆ هەموو نەتەوەکان و مەسەبەگەرایەکان دابدرن لە ناو ئاستی ڕابدا بەڵێ ئێمە کەوتونەتە چوارچێوەی وڵاتێکەوە ئەگەر ئێمەش پێ حەزمان لێبێ تا چی کارابین تاچی زیندوو بوون بشمانەوێ بەڵام ئەو سیستەمە و ئەو دەسەڵاتە سیاسی کە ئەو وڵاتە بەڕێوە ئەبا بەهۆی هەبوونی زۆری پشوەکان و نەبوونی دەرفەتی یەکسان و نادادی کۆمەڵایەتی تۆ کەسێکی تەمبەڵ و تاکەچی تەمبەڵ و کۆمەلگایەکی خەوتوت لێ باشە پێ دوایە تۆ بە چستاندادێک با بڵین بەڕێوەبەرانی ئەم وڵاتە ینی سیاست مەدار و ئەوە ئەو کەسانی کە ئەم وڵاتە بەڕێوە بن وڵی منە تاوەکو ئێستا نازانم لە عێراق ئێمە لە چەر باشە وەزیرە بەڕێزەکان ینی بە چستانداردێ لە پڕڵێن ئەمە هەفتەیەک بۆ هەڵبژاردن پشووە لە پڕ دوو ڕۆژ بۆ سەرژمێ ستانداردێکیان هەیە بۆ ئەم شتە یان لە جیهانە ستانداردێک هەیە بۆ هەندێک پشوو هەیە دەسەڵاتی وەزارەتەکان نییە حکومت بڕیاریەدا لەسەر بەڕاستی یعنی ئەوە نییە زۆر جاری واشەیە ئەگەر لە حاڵ باڵن کەشوهەوایەکی نالەبار هەبێ وەزارەتەکان دەسەڵات دائبەزێنن بۆ سەرۆکاتی زانکۆکان بۆ پەروەردەی قەزاکان بە جۆری ئەو بارودۆخی کە لەو شوێنە هەیە ئەوە لایەنێکی ئیجابی هەیە ئەگەر ئەمەی قسەوباسی کەشوهەواکە زۆر باوە ینی ئەگەر بۆ ستانداردانە بێکە لە کوردستانە هەیە ینی لاجان خان ئەبێ لە رووسیا کەس داوام نەکە ئەوە نییە ینی بە حیاتی پلەی گەرما زۆر دەگمەن ئێمە هاوتای رووسیا ینی ئەڵێن کەشوهەوایەک سیرەکەی سەری وەزیر سەری ئایفۆنەکەیە کات نووسیوێتی ناقز ئەوەنەیە بۆی کە خۆی شیرین کالای با بڵین خەڵکەکەی چکە پشوو شتێکی سەپرایزە بۆ خەڵک ئەیکا بەپشوو کاک دەروون من پێم وایە یەکەمیشت دەبێت کەسی شیاو لە شوێنی شیاوە بیت ئەو کەسانێک کە لە کۆمەلگادا بڕیار دەدەن و دەسەڵات دەگرنە دەست دەبێت کەسێکی ئاسایی نەبین سەری و کەسی ئاسایی من و تو ئەوانەی تر کە دەسەڵاتمان نییە بیر بکەنەوە ئەوانەی کە لە دەور و پشتیانن ڕاوێژکارەکانیان ئایا چێنە پرس بە چێ دەکەن لە هەمووی گرنگتر
من دەمەوێت لەسەر دوو بابەت قسەی بکەم بابەتێکیان دکتۆر باسی لەوەی کردگوتی کۆمەلگایەکی خەوتوین نەخێر کۆمەلگایەکی زیندوین بەڵام بە سیاست گەوتێنراوین قسەکەی جەناب تاجینا ئێمەش من ئەو ئاڵایم هەر لەسەر دڵم ئاڵای کوردستانم نەخشانوە پێشم وتم ئاڵاکە جوانە ئێمە هەمومان پێم وایە کە قساکەین هەر لەم بەرنمەیەشا زۆر ئەو قسە و باسەمانێتە سەرکە ئێمە بۆ باسیشتا خراپەکانەکەین من پێم وایە هەرێک لە ئێمە بەرپرسیارەتێکمان هەیە بتوانین ڕەنگی چاکەمان جوانکەین ڕەنگی ئەم وڵاتە جوانکەین و ئەم نەقدانی کێگرین و ئەم تێبینیانی کە هەمانە بۆ معنایانی ئێمە خۆمان بە کەسێکی دوورتر لەم کۆمەڵگەیە و لە کەسێکی شوێنێکی بەرزتر لەم کۆمەڵگەیە گەردی قەت بی من هەمیشە ئێمە خۆمان بنموناهێنمەوە خۆم بنمونیانمەوە کە ئێمەش بەشێکین لەو دواکەوتوی کە باڵی کێشاوە بەسەرمانە بۆی کە بتوانین بە هەمومان چاچیکەین یەک ناوبڕی کوردوەرەگرین و دەست پێکەین.